خۆشەویستانی بینەری ڕۆژهەڵاتیوی و بەرنامەی زامەکانی کۆمەڵگا خوشحاڵین کە بە بەرنمەیەکی دیکەی زامەکانی کۆمەڵگا بەیەکەوەین. گەرم و گەشترین سڵاویمەتان پێشکەش بینەرانی خۆشەویست بەختەوەرم کاجارێکی تر و بە بەرنمەیەکی تری زامەکانی کۆمەڵگا بەیەکەوەین. لە بەرنامەی پێشوودا و بە پێی ئیمکانی کات هەوڵماندا کە باسی دیاردەی شارلاتانی وەک یەکێک لەو دیاردە نەگریسانە کە ئێستاکە داوێنگەری خەڵکی ئێران و کوردستان بووە لێک بدەینەوە. باسمان لەوە کرد کە چۆن دەسەڵاتە سیاسیەکان هەتا بە ئێستای ئێران خۆیان لە پەرەپێدان و پەروەردەکردنی ئەم دیاردەدا ڕۆڵیان هەیە و چۆن کۆماری ئیسلامی خۆی ئاوێتە لەگەڵ شارلاتانیە. زەمینە ئابوووریەکانمان لێکداوە و باسمان لەوە کرد کە کۆماری ئیسلامی لانی کەم بە دوو سەر قازانج دەبات لە شارلاتانی، یەکێکیان بۆ کۆنتڕۆڵی خەڵک و پاشان هەندێک جاریش شارلاتان بۆ تەبلیغات و لە بەرچاوی خەڵک ئەعدام دەکات. لە درێژەی ئەم باسەدا دەبێت بڕوانینە سیستمی داد و قەزا لە ئێران و مقایسەکردنی لەگەڵ سیستمە ناسراوە سەردەمیەکان کە وەڵامیان داوەتەوە، هەروەها پێناسەکردنی تاوان و بەرخوردی ئەو ڕژیمە بە تاوان بە شێوەی سەدە ناوەڕاستی و ناکارامەبوونی لە ڕوبەڕووبوونەوەی تاوانە گروپی و خیابانیەکاندا و ئەوەی کە لە دۆخی ئێستادا چەندە هەنگاو بۆ سڕینەوەی ئەو دیاردە خیابانیە نەدراوە کە ڕاستەوخۆ مەترسیم بۆ سەر ژیان و ئەمنیەتی خەڵکی کۆمەڵگە. راپۆرتێک دەبینین و پاش وەرگرتنی ڕوانگەی میوانی بەرنامە دەگەڕێنەوە لاتان. ئەم دیاردانە هەموو لە حاڵێکدا پەرەدەستێنن کە چکۆلەترین نیشانەکانی بەرپێگرتن و چاکسازی لە ئێران و کوردستاندا بەدین ناکرێت کە لەسەر بنەمای زانست و هەوڵی جددی و سەردەمیانە بن. دەسەڵاتدارانی ئێران بۆ چارەسەری سەرجەمی ئەو دیاردانە و کەمکردنەوەیان کە ڕیشەکانی نەهامەتی خەڵکی ئێرانیان پێوەگرێدراوە تاکە یەک چارەسەر و یەک نوسخەیان بەدەستەوە کە ئەویش نوسخەی حکوومەتی ئاینی و یاسا و شێواز و کارکردنەکانیان لە بوارەکانی یاسا و پەروەردە و ئیجرا و ئابوور و فەرهەنگدا لەم نوسخەیە دەردەکێشن. ناوەندەکانی بەرپرسیار لە کۆماری ئیسلامی سەرەتا لە بواری ئابووریدا بەهۆی گەندەڵی و شکستی سیاسەتە ماڵیەکانیانەوە خۆیان لەو چارەسەرانە دەدزنەوە کە بە ڕێگای باشترکردنی وەزی ئابووری دەکرا ئەنجام بدرێن. پاشان خۆیان لە هەموو چەشنەکارێکی کارناسی و سەردەمیانە لە بواری ئیسلاحی کۆمەڵایەتیدا دەشارنەوە چونکە سەرجەمی شێوازە باوەڕ پێکراوەکانی گۆی زەوی و ئەزمموی پێشکەوتنەکانی وڵاتانی دیکە ناتەبایە لەگەڵ نەفسی ئیدیۆلۆژی و نوسخە مەسەبیەکانی ئەوان. هەروەها خۆیان لە داڕشتنی یاسا سەردەمیەکانی تاوان و سزا دەبوێرن چونکە لەم حاڵەتەشدا هەمیسان لەم ئەگەرەشدا دەبێت شێواز و نوسخە ئاینیەکانی ئەوان وەلان ڕێکە لە دژایەتی تەواودایە لەگەڵ شێوازە سەردەمیەکان. بۆیە لە سەدەی 21دا هەمیسان پەنا بۆ هەندێک کردەوەی وەک ئێدامی بەرچاوی خەڵک، شەلاق لە بەرچاوی خەڵک و لیباسگۆڕین و سەرتاشین و قرتاندنی ئەندامەکانی لەش و شتی لەم چەشنە دەبن کە وەبیرهێنەرەوەی باسی سەدەی ناوەڕاستن. لێرەدا کە ڕوویەکی دیکەی باسی شارلاتانیزمیش زیاتر خۆی پیشان دەدات کە ڕیشەی لە هەڵسو کەوتی یاسای ڕژیمدایە. ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەمان شێوە کە کەمتر خەمانە لەگەڵ کۆمەلگا هەڵسو کەوت دەکا و بەم شێوەیە تاوان و تاوانکار بەرهەم دێنێت، بە هەمان شێوە لە بواری سڕینەوەی تاواندا کەم تەرخەم و شپرزە و ئەو تاوانکارانەی کە بەرهەمی کارکردنی نەشیاوی خودی ڕژیمن بە شێوازی نەشیاوی وەک کوشتنی بەرچاوی خەڵک لەگەڵیان ڕوبەڕوو دەبنەوە و کە ئەمە هەمیسان خۆی بەرهەمهێنانەوەی دووبارەی ڕوحیەتی تاوانکاریە لە کۆمەلگادا. بەڵێ ئێمە زیاتر پاشخانی مێژووی کۆمەڵایەتیمان باس کرد تاک ئەو شتانەیە کە بەگشتی خێزان ڕۆڵی زۆرە، ئەو چاوەڕوانیە کە دایک و باوک لە منداڵ هەیەە. من ئێستا ئیمساڵ لێرە کەیسم بووە کە دایک و باوکی هەردووکیان مامۆستا بوون لە کەرکووکەوە منداڵێکیان هێنابوو، ئەیانوت زمانی خۆمان فێرمان کردوتمان لە کۆڵان مەهێڵا کەس لێت بدا با تۆ زاڵبی بەسەر خەڵکە مێڵا کوڕی خەڵک بەسەر تا زاڵ بن. ئێستا ڕێژەی تونند و تیژیەکەی لە کۆڵانیش لەگەڵ برا خوشکەکانیش لەگەڵ خۆشمان گەیشتە تا ئاسێکی تر پێمان کۆنتترۆل نابێت. چاوەڕوانی دایک و باوک ئەو ئینتزارات و تەوەقعاتی دایک و باوک دیارە ڕۆڵێکی گەورەی هەیە. هەروەها فاکتەری زیستشناسی و پزیشکیشمان لەبیر نەچێ، مەسەلەی هۆرمۆنات، مەسەلەی پێڕاگەیشتنی باری جەستەی. بە حەقیقەتی ئەوەی با من پێتان بێژم کۆمەڵێ مناڵی گەڕێکی پەراوێز و فەقیر و هەژار ئەگەرەکەونە ناو ئەم بەرنامانەوە ڕەنگە ئەگەر ویتامینی کافی بە مەغزیان بگەیشتایەت ئەو نەزوو تێناکەوت.
یعنی بەهرەی هۆش و پلێزیرەکیانەوە بەرز هەیە کە لە عینی فەقر و نەهامەتی و گەڕێکی پەراوێز و ئەو مشکلاتە کە هەیە دیسان خۆیان بپارێزن بەڵام کە ڤیتامین B و ڤیتامینی C و کەلسیۆم و شت باڵانسێکی باشی نەبوو لەم بوارە بێ ئاماژەکەین بە فاکتەری ژێنێتیکیش. ئێستا ئێماوە کتێبەکەی کە ڕابردینای نەزەری هاینەوەی تەحوڵی ئینسان ئاخرین بیردۆزەکانی لە ساڵی 1970 تا 2000 بەڕاستی کاتۆمانە قەتعاً فاکتەری ژێنێتیکیش بێ تاسیر نییە بە تایبەت لە درێژەی زەمانە یعنی کە 100 ساڵ 150 ساڵ لە گەڕێکێکی پەراوێزە مرتب دیاردەی شارلاتانیزم و لۆمپەنگەری و توندوتیژی و بێبەندوباری و شتگەلێ وەکو شەڕەچەقۆ ئەمانە بینرا کێ ئەڵێ لە 2 نەسڵا لە 3 نەسڵا هێواش ژناتێکی خراپ کرۆمۆزۆمی خراپ دەسەندەرکاری ئەم مەوزوعان دەستێوەردانی ئەم شتیان کردووە لە سەرەتاوە ئێستا یەکە گرن و پەرێشە سێنن ینی احتماڵی زۆر مەسلەی ژێنێتیک و ئێرس و بۆ ماوەیش ڕۆڵی هەیە وەکو هۆکاری تاکە کەسی نەبوونی شارەزاییەکانی ژیان لایف سکیلز ینی کەسێک کە تقریبا نەتوانین بڵێن لە ڕووی فەرهەنگی و ڕۆشنبیری و ئیجتماعی و نوعی مەدرسەیە کە ئەچێ هیچ کام لەو شارەزاییانە کە بۆ ژیان پێویستەوە ئەم سەردەمە فێری ناکەن زۆر زووتر پەناباتە بەرتوند و تیژی زۆر زووتر ئەبێ بە ئەندامێکی گروپی گەنگ و ئەو گروپانەی تونند و تیژی و تێکدەری کە لەسەر شەقام دروستە بن لە ناو گەڕێکی پەراوێز و لە کەلاوە و لە خراپەکانە لە شوێنە تێکدراوەکانە دروستە بن منداڵی ئەوها زۆر زووتر ئەبێتە کۆیلە و ینی ئەم شتە و لە ئێستەیشە ئەومان لەبیر نەچێت کە هەبوونی لە بەتایبەت لە دوای 11 سپتامبرەوە ئەم مەسەلەی ترۆریزم و تونند و تیژی و ئەو کارانەی کە گرووە تندڕەوەکان بە ئەسلحە و تەقینەوە و شتێکن بزێوی و بوێریەتکی کە تازە کە لەو بوارە پەیان کردو لە تەک تەکنۆلۆژیای مۆدرنی شاتێکەڵیەکان لەگەڵ مۆبایل و ئینتەرنێت و هەندێک شتا تێکەڵیەکان ئەمیشە خۆی ئولگو و نموزەجێکی زۆر خراپە ینی خۆتان بنێنێت جێگەی کەسێکە لە گەڕێکی پەراوێزە خەریکی ئەم کارانەیە و لە مناڵی و ئامادەگیەکی بووە بۆ فەرهەنگ و باراتووە و هەندی ڕفتار و خو عادەتی شێ لەم بوارە ئەمە کە ئەخباری دنیا ئیسا ئەبینێ لە 40-50 ساڵ سنی و شیعەیە کە تەقێنەوە گروههای ڕاسیسم و نژاد پەرست لە ئەوروپا و ئەمریکا بە ئەسلحە مەسەلەن لە نۆروێژ کاورا بە ئەسلحە بەیانی هەڵەسێ 80 نەفەرە کوژێ مەجموعی ئالەمانیش لە ئەخبارە ئەبینیت و ئەبیسیت و ئەمانە لەسەر ئیشەکەی خۆت هەم هەستەکەی زاڵتری هەم بوێریەکی تازە پێیاکەی هەم ئەبێتە تەقویەت و بەهێزکردنێکی کولتوری و فەرهەنگیش بۆ کارەکەیت ئەم وەزعیش ئێستا لە دنیا هەیە ینی میدیا و ڕاگەیاندن ڕۆڵی خۆیانیان هەیە مؤسساتی حمایەتی شتیر نەخشی خۆی هەیە و لە ئێرانە ئەتوانین بڵین هەموو ئەم شتانە مرتب هەر بەرەو خراپتر بوون ڕوات ینی هیچ کام لەم بوارانە نییە کە ئێمە دڵخۆش بین دڵگەش بین بڵێن وڵا 5 ساڵە 10 ساڵە 15 ساڵە لە بوارێک لەم بوارانە ئێمە ئەمانتوانی هەست بکەین کە چاکسازیە لەوێ ڕوویداوە شارەکانە بێسەر و بەر گەورەتر و پەراوێستر و مشکلدارتر بوون مەسەلەی مەسکەنە هەر ئاڵۆستر و غامستر بووە ئەزەکەم لە بواری ئەوەی تەشویق بۆ ترۆریزم و خۆ تەقینەوە و کوشتنی گروههای مخالف و ئەمانەیە بە شێوەیەکی سیاسی و حکومی و ڕادیۆ تەلەڤیزیۆنی ئێران هەر زیاتر پەرەی پێدا چمال ئان مەسەلەن حمایەتەکە لەوانەیە کە لە سووریە مەسەلەن ئەکوژرێنەوەمانە یا موشک و تەقینەوە لە لوبناان و ئیسرائیلۆمانە مەجموعەیە ئالەمانە کارێکە کات کە دیاردەکە لە ئێرانیش پەرەی زیاتر بسێنێ و زۆر لەوە زیاتر لە کۆنتترۆل خارج بێت کە فکرمانە کردەوە سەرڕای ئەوە من پێشتر بە ئەوە بڵێم پاشخانێکی مێژووی زۆر باش و پاک و خاوێنەوە 60-70 ساڵیشە لە دەستگای قەزاوی لە زیندانەکانی ئێرانە کۆمەڵێ خەڵکی علمی خەڵکی دڵسۆز خەڵکی خەباتکاری تێدا وێڕای ئەوانە کە بەرە ژمارەیان کەم بووەتەوە ڕێژەیاندا بەزیوە و لە ناو جەماوەرە کەمتر دێنە بەرچاو ئەم سەرمایە بچووک دیارە ئێستا لە ئێرانە ئەوەی کە ئەڵێن ئەمنیەتی کۆمەڵایەتی تۆ سەیری زیندان کە زیندان کەسێکە لە ئێرانە زیندانە کریت گەورەترین نیگەرانی ئەوەیە کە ئەوڵەن لە ناو زیندانە تامینی گیانی نییە زیندانگەلێکی گەورە ئیسە لە ئێران دروست بووە کە من تەجروبەی و زیندانانەم نییە نەبە سەردان چوم نەخۆم حکوم کێشاوە لەوێ ئەمانە زیندانگەلێ دروست بوون کە لەوێ شەو ڕۆژی شمشێر و چەقۆی گەورە و قەمە ئەوانە دروستە کریت هەر لە ئاسنی تەختەکانیان
وە گروهایەکی گەورەی گانگ و عسابەی تێدایە کە ئەمانە دێریازوو زۆریە ئەگەڕێنەوە ناو اجتماع مەرەخەسی ئەگرن ئازاد دەبن و نیگەرانیەکی ترکە لە زیندانەکانی ئێران هەیە 22 ساڵە 25 ساڵە خەڵکە مناڵەکەی بە هۆکاری تەسادفێک بە شتێکی تریشەوە زیندانکردی گەورەترین نیگەرانی وەڵە لە زیندان معتادی شەوێت یعنی تووشی مەوادی مخەدرەوێ ئەمە بە حەقیقەت با پێتان بڵێم زیندانەکان ئاوێنێکی گەورن بۆ کۆمەلگایەکی وەکو ئێران لەو بوارە خودی دادگستری و بینای دادگستری تقریبا هەرو حاڵەتەی هەیە ینی مجەسەمکەن کە سەدان فیلم حەدیەقەل هەر لە خودی ئێرانە هەر لەم حکوومەت و سیستەما دروست کراوە کە کەسێک کە بۆ کارێکی سادەی خۆی بچێت دادگستری بەتایبەت ژن و کچ و ئەمانە ئەمنیەتی ناموسی و شەرەف و ئەمانەیشیان زۆر کەم ڕەنگە بێتەوە و مەترسی خودی سیستمی دادگستریەکەیان لەسەر ئەمە هەموو ئەمانە بێجگە لەوەیە کە بە هەرحاڵ خەڵک لە وڵاتێکە ئەژین کە لە ئاماری ئەعدامە دایمە لەگەڵ چین و ئەوانەیە یەکەمە یا دووەمە لە ئاماری ئەعدام و کوشتن و بێبەزەیگەریە هەروەها ئاسەواری شەڕی عێراق و فیلمەکانی شەڕ و ئەو هەموو خشونەتە کە لەو بوارە خەڵکی ئێران تەجروبەیان کرد و بە خەڵک و بە سیستەمەکەەوە هەمویان تەجروبەیان کرد هەموو ئەوانیان لەسرە ئەوەیە کە بەگشتی دیسان عەرز دەکەم کە ئەو هەموو ئوستاد و خەباتکار و ئینسانی ڕۆشنبیر و زەحمەتکێشە کە لەو سیستەما ئێستەیش هەر ماون سەرمایەکی زۆر بچووک دێنە بەرچاو چونکە گەورەتر بووە پەرەی سندووە و لە هەمان حاڵە ڕاسی هێرەمەکە ڕاسی هەرەمی مدیریەت و ڕیاست لە ئێرانە حەز بەو کەسانە ناکات زیاتر حەز بە کەسانێکە کات کە ئەسڵەن خۆیشیان دیاردەی شارلاتانیزم و لۆمپەنیزم و شتیان زیاتر قبوڵە و من نمونەتان پێ بڵێم سیستەم حمایەتی ماڵی و پارەی زۆر و جایزەی سینەمایی بەو فیلمانە ئەم 5-6 ساڵە کە مەسەلەن نیشانیا دیاردەی لۆمپەنیزم و شارلاتانیزم و کڵاو مەخمەڵی و کۆترباز و معتادوشت چۆن ئەچێتە جبهە و ئەگەڕێتەوە ئەو فیلمانەی وە دێنەمەکەوانە دروستیان کرد ئەمە نیشانی هات کە هەر ئەو شتانەی کە ڕقیشی لێ بوو سیستەم و زمانە دژی ئەوانە انقلابی ئێران کە کریا هەمومان دژی ئەو شتانە شعارمانەدا بە چەپ و بە مەزەبی و بە هەمومانەوە بەڵام ئێستا سیستەم خەریکە هەروانش تەقویەتە کاتۆ کە ئەگەر بەکاری بێنێت وەکو ئامرازێ وەکو وەسیلەیە کە بە هەر حاڵ مەیتر نازانین وەسیلە هەدەفەکەی خۆی تەوجیهەکە یا هەدەفەکە وەسیلەکە تەوجیهکات ومانە ئەو وەزعیەتە ئەوها هەیە و من ئەگەر کات ببێت شتێکتان بۆ بژێڕمەوە هەر لە سەرەتای شۆڕشی ئێرانە یەکی لە مەسئولە گەورەکانی حکومی ئێران کە زمانی خۆی دەورەی زیندان و شتیشی کێشاو لە نیروگەلی مەزهبی ومانە کەسێکی متەخەسی دەورەی داعوەتە کاتەوە پێش انقلاب کەتەوە بێ هاوکاریمان کرد لە بوارێکی علمی یا مەسەن برق و ئەو جۆرە شتانە ئیشەڵێ فلانی من ناتوانم لەگەڵ ئەو سیستەمە کارکەم عەکسم هەیە و سابقەی ئەو زمانەم هەیە و پۆست و شتم بووە لەو سیستەما و ئەڵێ نا من خۆم زامنی تۆم 100% کۆمەک دەکەم ئەمە کە ئەگەڕێتەوە سەرکار دوای ماوەیەک عزری خوازن ئێژێ داوای لێبوردنەکەین وڵا تۆش لێرەکە ببەخشە زەحمەتیشماندا لێرە کارنەکەی باشتر ئێژێ بوو ئێژە ئەسەن زمانی ئێمە و زمانی تۆ یەکێ نییە ئێمە کۆبینەوە بەیەک و کۆمەڵی مەسئولی حکومی ئەو سیستەمە زۆر بەمان ئەنواعی شۆخیهای شەوی جمعەیی شۆخیهایە کە ڕەنگە خەڵک زۆرتر پێی بڵێن مەسەلەن شۆخی و نوکتە و سەحبەتی ئاخوندی لەگەڵ ڕێزما کە بۆ ڕۆحانیانی خەباتگێر و ڕۆحانی زۆر دڵسۆز و باسەوات لە ئێرانە هەمە بەڵام ئەوانیش ئێستا ڕێژیان کەم بووەتەوە سەرمایەکی زۆر بچووک دیارن و لە ئێرانە ینی بەعام ئەتوانین بەو معنا بڵێن کە لۆمپەنیزمی شەڕلاتانیزمی لە بەتنی خودی ئەو سیستەمایە کە ئەمە ئیتر بە ئاسانی چار ناکرێت نەبوونی سەرگەرمی سالم و تەفرێحات دەتوانێت یەکێک لەو هۆکارە سەرەکیەکانی لادانی کۆمەڵایەتی بێت لە کۆمەلگادا ئامارەکان باس لەوە دەکەن کە ئێران دووهەمین کۆمەلگای ناشادی جیهانە ئەم ئامارە بێگومان کاردانەوە و خەسارەکانیشی لە ڕەفتاری کۆمەلگادا ڕەنگ دەداتەوە کەمتر تاک و بنەماڵەیەک لە ئێران و کوردستان هەیە کە لە ژیانی شەخسی و بنەماڵەیدا لەگەڵ ڕەفتاری ئەو هێزانە ڕوبەڕوو نەبێتەوە و کە ڕێگری لە شادبوونیان دەکات
کۆماری ئیسلامی بە بیانوگەلی جۆراوجۆر شەقام و کوچە و سەیرانگا و کلوب و باشگا و مەیدانی وەرزشی و پارکەکانیش بە مەڵکی خۆی دەزانێت بۆ دەستێوەردانی ئیدیۆلۆژیانە. جیا لەمانە تەنانەت ڕاگەیشتن بە تەکنۆلۆژیەکانی زانیاری وەرگرتن وەک میدیای ئازاد و ماهوارە و ئینتەرنێتیش بە مەڵکی خۆی دەزانێت و کۆنتترۆلیان دەکات. چ بگا بەوەکە بیر لە شادی و دابینکردنی پێداویستیەکانی ژیانی شاد بکات بۆ خەڵک. واتە زەختی دەستگای حاکم و نەداری و قورسایی خەفەت هێنەری یاسا ئاینیەکان دەستەدەنە دەست یەک بۆ ئەوەی زەمینەکانی لادانی کۆمەڵایەتی فراهەم بێ. راپۆرتێک پێکەوە دەبینین و دەگەڕین وڵاتە. وڵاتی ئێران لە ڕیزی ئەو وڵاتانەدایە کە باسێک بە ناوی سەرگەرمی و ڕابواردنی سالم و شادیەکانی خەڵک تێداونە، بێگومان لە پرسی تربیەت و شکڵگرتنی تاکەکاندا و جیا لە باسی پەروەردە و ئەرکی ناوەندە ئاکادمیکەکان سەبارەت بە گەڵاڵەکردنی باسی خەسارە کۆمەڵایەتیەکان، باسێکی دیکەش وەک باسی پەروەردەکردنی تاکی شاد لە ئارادایە کە لە ڕاستیدا بۆ دەستگای حاکم لە ئێران بایەخی نییە. کۆماری ئیسلامی بەهۆی ناوەڕۆکی ئیدئۆلۆژیانەوە تێکۆشاوە کە بەرنامەی خۆی لەسەر بنەمای ئەو ئیدئۆلۆژیە کە دەڵێ باوەڕی پێێتی بنیات بنێت. ئەمە لە حاڵێکدایە کە ئەو بەرنامەیە بە توندی پرسەکانی شادی بۆ کۆمەلگا ڕەت دەکاتەوە، بۆ وێنە دژایەتیەکی زەق لەگەڵ موسیقا دەکرێت بە جۆرێک کە هەتا بە ئێستاش ناوەندەکانی ڕاگەیاندنی ژێر دەسەڵاتی ئەو حاکمیەتە بە پێ فتوای ئائینی خۆ لە پیشاندانی وێنەی ئامێرەکانی موزیک نادەن. هەر چەشنە هەڵپەڕکی و شادیەک قەدەغەیە و پۆشاک و بەرگی هاوڵاتیان بە ئیرادەی حاکمیەت دیزاین دەکرێت. لاوان بۆیان نییە کە کۆڕی شادیان بێت و بۆ گەورە ساڵانیش بە هەمان شێوە ناوەندی لێک کۆبوونەوە و ڕابواردنی کاتە بەتاڵەکان قەدەغەیە. ناوەندەکانی وەرزش لە ژێر سەیتەرەی فکری و گوزینشی کاربەدەستانی ئەمنیەتیدا و بە تەبعیز و هەڵاواردنەوە لەگەڵ هۆگرانی ئەو بوارە هەڵس و کەوت دەکەن و سەرجەم بۆنە و فستیواڵ و ساڵڕۆژە شادەکان قەدەغەیە. بۆنە و ڕۆژەکان تەنیا بۆ بیرەوەریە ئاینی و ئیدئۆلۆژیکەکانی ئەو حاکمیەتە قۆڕخ کراوە کە لێوان لێو لە خەمۆکی و باسی کوشتار و گریان و پەژارە و بەگشتی دەلاقەیەکی ڕووناک بۆ خەڵکی ئەو وڵاتە لە ئارادا نییە کە هەوا بە دەروون و زەین و ڕەوانیان بگات. لە وەها فەزایەکدا و بە سەرنج بۆ هۆکارەکانی وەک ئابووری داڕما و بەرهەمهاتنی گەڕەکە هەژاری لێدراوەکان و بێکاری و نەداری، بێگومان مەترسیەکانی وەک لادانی کۆمەڵایەتی لە کەمینی خەڵکدا دەبێت. وەکو هەڵسەنگاندن تقریبا نەتوان بڵێن بایەخی هەڵسەنگاندنیان نیە، لە بەڵەوە ئێستا جەنابەت لە هیچ سیستمێکی قەزایی پێشکەوتووە، لە هیچ سیستمێکی کۆمەڵایەتی پێشکەوتوو لە هەموو وڵاتانی پێشکەوتووی جەهانە، حتا وڵاتانێکی وەکو کووبا و رووسیا و ئەمانە لە سیستمی چەپیشە، لە سیستمی شیوعیەتی شاکە هێشتا ماوە ئەمانە تۆ ئەو جۆرە مجازات و چاوترسێنیە نابینی کە بیانەوێ خەڵک چاوترسێنکە. ئەمە خەڵک چاوترسێنەکە بە جگەی ئەوەی کە ئەو گروهانە چاوترسێنکە، چونکە هەموو تەجروبەی مرۆڤایەتی 4000 ساڵە لەسەر گۆی زەوی ئەوە نیشان دراوە کە شار بە دەرکردن و سەرتاشین و هەڵواسین و پارچە پارچەکردن وەمانە هیچ کێشەیەکی کۆمەلگای بنەبڕ نەکردە، هیچ کامی ڕیشەکە نەکردە، بەڵکو لەو شوێنانەی کە ئەم کارانە زیاترەکرێ زیاتر پەرەی پێدرێ. و من نمونەیەکتان پێ بڵێم کە تۆزێ وردە ڕەنگە زۆر خانەوادەگی نەبێ، ئەگەر بینەرانی خۆشەویست بە خێزانی دانیشتون سەیریەکەن هەوڵدێن منداڵی بچووک و مرد منداڵ و 12 ساڵیشی تێدا نەبێ، زەمانێک لە دێهاتێکی لای خۆمان کابرایەک کێشێکی ناموسی دروستەکات، کێشێکی شەرەف و ناموس دروستەکە، سەریە تاشن و ئەیبەسنەوە بە
دارێکەوە سەریە تاشن و مزازاتەکەی ئەوواوێکە 10 ڕۆژەی بەسین و سەریە تاشین و بە دارێکەوە کە خەڵک بێ تفی لێ بکاتوەمانە دایمە پێکەنی خۆشحاڵە بێڵین چۆن تۆ پێکەنی تو خۆشحاڵی تۆمانە ئەڵێ ئێوە نازانە ئامە بۆ من چ نعمەت و بەرەکەتێکە کە لە دارەکە کردمتانە ئەو وەختە ئەوانەی ئەهلی ئەو شتن زۆر زیاتر دێن بۆ لامۆتمینانم پێکەن و تازە من خەریکم بەناوبانگە بم بۆ ئەم ئیشەوە ئێوە تەبلیغاتێکتان بۆ من کرد کە 100 ساڵ خۆم نەمەتوانێت ئەوە بکەم نەیشمە وێرە تا وەختێکە مەخفیانە بوو بە دزی بوو کە ئاشکرا بوو دیاردەکە زۆر زیاترە بێ ئێستا ئێوە ینی بۆیە وای لێ هاتە کە ئیتر کەسێکە لە زیندانە مەوادی مخەدرە فرۆشە تریاکە فرۆشە نکۆڵی لێ ناکە هیچ حازرە پوڵێکیش باکە لە بەندەکانی ترا لە شارێک تەبلیغی بۆ بکری بێژم فڵان کەس لە زیندانە مەواد دەفرۆخە ئەو لەوە زەرەرێ ناکات درکاندنی ئەم شتانە پەرەپێدانی زڕاندنی ناوی خەڵک زڕاندنی ناوی ئەو کەسانی کە ئەو هایان بەسەر هاتووە تقریبا تەنیا نەتیجەی ئەتوانم بڵێم ئامەیە لە ئێران و لە وڵاتانی مشابهی ئێرانە و من نازانم لە سیستمێکە ئەم ئیشاکرێت کە ئێمە زمانێ 15 ساڵ 20 ساڵەوە پێش قاتڵێکی زنجیرەی کە مەسەندە 12 نەفەری کوشتو هێشتا لە ڕۆژنامە نیشانیانەدا ڕوومەتیان نیشان نەدەدا هێشتا لە تەلەڤیزیۆن کە نیشانیەدا پەنجەرەیانە کرد لەبەرەوە ڕوومەتی دەرنەکەوێت ئایا ئەو کاتە پیشگیری باشترە کریا و دیاردەکە کۆنتترۆل کریا بوو یا ئیسەکە بە ناو شارە ئەیگەڕێنن و فەوران عکسەکان بڵاوەکەن و مساحبەی لەگەڵەکەن و ڕوو دەڕوو نیشانی خەڵکیان و دیارە نەتیجەکان دیارن ئەوەیە کە ئەم بڵاوکردنەوەی ئەوە لەگەڵ با پێتان بڵێم لەگەڵ فەلسەفەی حقوقیش سازگارنی بۆچی من ئێستا ئیشتبایەکەکەم کە بە ناو شارە ئەم گەڕێنن ئەزانی احتماڵیە برازاکەم و خوشکەزاکەیشم لەم لەولاتانەوە شەرێکی لێ بدرێت تووشی شەڕێکی تازە بێت تانەوتە شەری لێ ئەها خاڵت ئەها مامیتۆیان ئەوها کردووەمانە ناچارە دفاع یا ئەشێ پەراوێز بێت زوڵمی لێ بچێت یا ئەشێ اعترازکە ڕەخنەگر بێ ئەویش بێ بە لاتبازی بکات و شەڕکات و دژی ئەو شتاڵسێ بجوڵێتەوە بەگشتی کەسانێک کە ئەم کاراکەن نە دڵسۆزی ئەو اجتماعان نە تاریخی جەرایم و جەنایەت و شتیان خوێندووەتەوە نە ئەزانن کە نەزەریاتی دورکهایم جامعەشناسەکان چۆن بەڕەسیەکە کە 3000 ساڵە لەسەر گۆی زەوی سزای اجتماعی و کۆمەڵایەتی چۆن گۆڕدراوە پلە بە پلە سزای فیزیکی چۆن جێی خۆیدا بە سزای کۆمەڵایەتی ئێستا لە ئەوروپا ئەگەر کەسێ دووسێ قەتڵ بکات نایەندە سولاقی قەتکەنیا لە مەلای ئاما ئەعدامی کرد مافی هاوڵاتی بوونی لێسێنەوە مناڵەکانی لێسێنەوە ناتوانێت خاوەنی پیشە بێ ینی تقریبا نەتوانین بڵێن هەموو ڕۆژە ئاوات بە مەرگی خۆی شێخوازێت و بەبێ ئەوەی خشونەتی فیزیکی پەرەی پێدرابێت ئێستا ئەگەر کەسێ بەبێت تەسێق بەبێت مۆڵەتی شۆفێری لێ خوڕین بەبێ ئیجازەی گەواینامەی ڕاندەگی کات و تەسادفیەکان نەفەرێ بکوژێ ڕێگاکەی ئەوە نییە کە بیکوژنەوە دێن هەتایە مافی ڕانندگی لە ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوتووە لێسێنەوە ئەم مرۆڤر هەرچی سەعاتە بیر لە عمەڵەکەی خۆی کاتەوە و لەو زەرەرانە کە داویەتی لە خۆی و لە ئیجتماع ئایا ئەمە باشتر بوو یا بیرم بە بەرچاوی خەڵک و قەسابی کەن و پارچە پارچەی کەن و شەلاقی لێبەن و بە هەر حاڵ ئەمانە گەر متالعەکەین خۆ لە وڵاتێکی وەکو ئێرانە کەم جامعەشناس و مشاور ڕوانشناسن یەک ئەمانەی خوێندووی زۆر بە قۆڵی زۆر بە وردی بیزانێ بەڵام عەرزم کردی ئەمانە سەرمایەکی بچووکن کە بوون بە کۆیلەی ئەو سیستەمێکە بە هیچ شێوێ دڵسۆزی اجتماع نییە بە هەر واتوانین بڵێن لە سەرۆ خواریەکایە کە وەک مەسەلەن قەزافی و سەدام و ئەوانە فقط گەرەیکێتی 2 ساڵ و 5 ساڵ و شت ماوەی زاڵبوونی خۆی درێژکاتەوە ئەگینا فکری نەکردێتەوە کە ئایا ئەم کارانە بە قازانجی خەڵکە بە زەرەری خەڵکە پایە و برەمایەکی علمی و اجتماعی و ئابووری هەیە تۆ هەر لە بواری ئاینی شاتمیشاکە لە بواری ئاینیە گەورەترین ئەرزشی ئیسلامی عرفانی کە لە تاریخی ئێمە لە ئەرزشەکانە هەیە لە زۆربەی داستان و چیرۆک و تەمسیلەکانە هەیە پۆشاندنی عیبی خەڵکە ئامۆزشی خەڵکە تعلیمی خەڵگەڕ ینی خەبەرکردنەوەی ویژدانی ئەو کەسەیە کە تاوانێکی کردن نەک تێکدانی جەستەی ئایا تۆ ویژدانی خەوەرکەی تۆ باشترە یا جەستەی تێک بدەیت ئەمە شتێکی ڕوون و ئاشکرای بەڵام ئێستا ئەمان زۆربەی هێز و توانای خۆیان وە سەرمایە اجتماعی وڵاتیان خستە سەرەوە کە
کەسێک کە تاوانێکەکە جەستەی تێک بدەن و تۆڵەی تونند و تیژی لێ بسکەنەوە تا ئەوەی کە وجدانی خەبەرکەنەوە تا ئەوەی کە ئامۆزشێکی پێبن تا ئەوەی کە تۆزی سازگاری کەن. سیاسەتی ڕژیم دەربارەی لاوان سیاسەتێکی پڕقوربانیە. یەکەم قوربانیەکانی ئەو باسانەی تا ئێستا کراون لاوانن. هەر لەو گروپە خیابانیانەوە هەتا باقی لادانەکان و دیاردەکانی دیکە قوربانیەکانیان سەرەتا لە توێژی لاودایە. ئەمە لە حاڵێکدایە کە دەبوایە هێزی پەروەردەکرا و ڕاهاتوو بۆ داهاتوو لە لاوانەوە سەرچاوی بگرت بایەت. هەڵسەنگاندنی ئەو خەسارانەی لەم لایەنەوە لە جەستەی کۆمەڵگا دەکەوێ پیشان دەدات کە ئاسۆیەکی گەشت بۆ داهاتووی زانستی و هونەری و گەشەی مرۆڤی و بۆ دابینکردنی هێزی کاری کارامە و لێزان و شارەزا و لێهاتوو لە ئێراندا بەدی ناکرێت. دەرچوونی ئێستێدادەکان و نوخبەکان لەو وڵاتە تەنیا گۆشەیەکی بچووک لەو خەسارەیە و لە بەراورد لەگەڵ فەوتانی ئێستێدادە مرۆڤیەکان لە ناوخۆدا قابلی پێگرتن نییە. ئەمە ژڕوویەکی دیکەی ئەم مەترسیانەیە کە بۆ سەر کۆمەڵگای ئێران و کوردستان لە ئارادایە و ڕاستەوخۆ ئەو حاکمیەتەی لێبەرپرسە کە هیچ کامی ئەمانە بە ئەرکی خۆی نازانێت و تەنانەت زانینیشیان بۆ کۆمەلگا قەدەغە دەکات. لە بنەما گرنگەکانی باسی دیاردەی کۆمەڵایەتی باسی لاوان و سیاسەتی حاکمیەتە بە نسبەت لاوانەوە. ڕوانینی دەستگای کۆماری ئیسلامی لە لاوان و ناکارامەبوونی ئەو ڕوانینە هەمیسان لە هۆکارەکانی پەرەسەندنی شارلاتانیە. کۆماری ئیسلامی لە سەرەتای کاریەوە لاوانی لە پێشدا وەک ئامادەکردن بۆ مەیدانەکانی جەنگ و پاشان بۆ لەشکری دار بەدەستی پارێزەری حاکمیەت و زەخیرەی شەرت مەشا کردووە کە لە هەر ئەگەرێکدا هێزێکی ببێت کە ئامادەی خۆکوشتن و خۆتەقاندنەوە بێت بۆ بەرژەوەندیەکانی ئەو حاکمیەتە نەوەک وەک مرۆڤگەلێک کە پێویستیان بە جۆرەکانی بارهاتن و ئامادەکاری زەینی سەردەمیانە و پەروەردە و شادی و ژیان هەبێت. فتوواکانی هەبوونی چەندین مناڵ بۆ بنەماڵەکان و بردنە سەرەوەی ڕێژەی نفوز لە ئێران و هەروەها سازکردنی قارەمانەکانی وەک حوسەینی فەهمیدە و ئامادەبوون بۆ شەهادەت و نمونونەکانی دیکە دەرخەری ئەو ڕاستیەیە کە کۆماری ئیسلامی ڕوانینی ئەبزاری هەیە بۆ پرسی لاوان و بەرنمەیەکی جیالەمانە بۆ ئەو توێژەی کۆمەلگانیە. ئەم بابەتە وا دەکات کە لاوان کەمترین مەجای گەشە و خۆبارهێنانیان لە ئێران هەبێت. ئەگەرچی سیستمی پەروەردە لە ئێران خۆی لێواو لێوە لە کێشە بەڵام هەمیسان بۆ ئەو لاوانە کە نەتوانن بگەنە ئاستی زانکۆ لە ئێران و لە دەرەوەی زانکۆدا بەرنمەیەک بۆ حەواندنەوەی وزەی لاوان بەدی ناکرێت و هەروەها بۆ ئەو لاوانەش کە قۆناغەکانی زانکۆ تێپەردەکەن هەمیسان بازارێکی شیاوی کار یان هیوایەکی دواڕۆژی گەشت لە ئارادانیە. گەندەڵی و خزمێن یان نێپۆتیسم مەجای بۆ کەسانی ئاسایی نەهێشتوتەوە و ئاسۆ یەکیان بۆ دەستکەوتنی شغڵ و کار نییە و قۆڕقبوونی سەرمایە لە دەستکەمینەی حاکمدا هەمیسان لە هۆکاری بێکاری و بێدەرەتانی لاوانە. ئەم ئاسۆ تاریکانە وا دەکات کە لاوی ئێرانی و کوردستانی هەر پێش لە گەیشتن بە قۆناغەکانی خوێندن و دامەزران لە کۆتایی پرۆسەکە بێهیوا بێت و دەیان ئۆلگوی شکست خواردو لە دەوروبەری خۆی ببینێت. بەم شێوە و بەم پێیە یەکێکی دیکە لە بنەما و زەمینەکانی شارلاتانی دەتوانێت ئەو بێهیواییە نگریسە بێت کە بەو هۆکارانە لە کۆمەلگادا بەربینگی تازەلاوان لە سەرەتای ژیاندا دەگرێت. زۆربەیان سزای ئیعدام هەروە کازان هەر نەماوە. ئەگەریش ئیعدام ماوێت بە هیچ شێوێ پەرەی پێ نادەن و لە مەلای عامە و ئابە و شێوە بە توندوتیژی و تەبلیغاتی مثبەتی بۆ بکەن یا بڵێ کارێکی باشمان کرد یا بڵێ خۆشبەختانە ئەوە توانیمان عدێک ئەو های ئیعدام بکەین و ئەو سزا و مجازاتە توندانە کە هەیە نمونەتان پێ بڵێ من لە زیندانەکانی ئینگلیس ئاخرین مجرم ئاخرین حەدی تاوانباری کە هەندێکیان 300 ساڵ 600 ساڵ زیندانیان بۆ براوەتەوە ئەوەندە تاوانیان زۆر کردە هێشتا دێن بە ریلاکسیشن بە یوگا بە ئارامسازی بە هەندی شارەزایەکانی ژیان کارێکەکە کە ئەمانە ئەو ماوەی کە لە ژیانیان کەماویانە لە زیندانە بەسەری بەرن ئەوە سەرولوتی یەک نەشکێنن تەجاوز نەکەن بە یەکترین بەشە خواردنەکەی یەکتر نەخۆن جلوبەرگی یەکترین نەدڕێنن ئەوان لە سیستمی پێشکەوتووی ئێستا لێکدانەوە بۆ ئەم بابەتانە ئەو هایە یعنی مەسەلەی هارم ڕداکشنە کاهشی زیان کەمکردنەوەی زەرەرە هەرتا بتوانی زەرەرەکان کەمەوەکەی نەک ئیشێ بکەی کە زەروری زیانەکان زیادکەی ئێوە ئاساری دوورچیم و کۆمەڵناسە کلاسیکە کۆنەکانیش بخوێنن پێتان ئەڵێت کە
لەو وڵات لەو قەبایل و عەشیرە و هۆزانە کە جەستەی تاوانبار تێکەدەن یعنی مەسەلەن ژنێکە گرن پارچە پارچەیەکەن کە گوناحێکی گرتە کوڕێک پیاوێکە تاوانێکی کردە جوانێک پیرێکە ئەیگرن فڕیانە خوار و لە سەخرە و بەردوو ئەمانە مڕەتەب تند و تیژی هەر زیادەکە ئەبێتە زنجیرە لەم ماوە ئێمە لێرە لە هەرێمی کوردستان هەر لە نزیکی کۆیە بابەتێکە کەسێک تاوانێکی کردە باشە کە گرتبوویان 30 فیشەکیان لێدا بوو کە تقریبان 20 فیشک بەس لە کاسەی سەری دراوە ینی بەقین و بەڕقەوە و براکەی تیکەتی کام ئێسکانەی سەرکە کۆ کاتەوە لەسەر ئەرز ماچیەکە بە دەمی خۆی خوێنەکەی پاکە کاتەوە ئەڵێ بەقەت ئەم ئێسکی سەرانە بنەشێ ئەو ئەوانەی ئەم کارەیان کرد لیان بکوژم یعنی تۆ بە تند و تیژی چیت کرد بە ئیعدام و پەت هەڵواسین و بە تیرباران و بە تند و تیژی تەنیا هەر پەرە بۆ بوارە دەی هیچ مشکلێک حل ناکەی هیچ مشکلێکی اجتماعی حل ناکەی هەر حکوومەت و سیستەمێکیش کە زۆر بەها بدات بەم شێوازە فیزیکیانە و بە سزای تند و تیژ و بە زیندانی قورس و قوڵ و زیندانەکانی ئاستەنگتر کا سنووردارتر بکە وەحشەت ناکتری بکات خەریکە هەرەو ئیشاکە کەوتووەتە ناو بە ئیسلاح تاسی لە غزەندەی بەدبیاری و نەهامەت و خشونەتێکە ئاخری ئەچێتەوە بە چاوی خۆیانە دامەنی خۆیانەگرێ چما زمانی لە تارانە دیمان سەربازێکی نیروی انتزامی پێم وایە بە ساڵی 1970 بوو ڕۆژێ تووڕە بوو لە ئیسلام شار و ئیسلاماباد و شتاوەکە فیلمە ئەمریکایانە ئەسلحەی هەڵگرت تقریبا 8 سعات لە شاری تارانە خولاوە 8 نەفەری کوشت 30 نەفەری بریندار کرد تا ئاخری بە هێلیکۆپتەر و مانە گرتیان ئیساولەوە حکوومەتی ئەوها سیستەمی قەزایی ئەوها سیستەمی انتزامی ئەوها کە ئەشی چاوەڕوانی ئەو شتانە بێ زۆر زیاتر هەموو مانگ و دوو مانگ سێ مانگ جارێ ئەمە شتانە ئەبینین لە شارەکان ڕەوەتە من وەکو هەم ڕۆانشناسێکی تربیەتی کە مدەتی اقتصادی ئامۆژپەروەریشم دەستداوە لە زانکۆکانی ئێران و هەرێمی کوردستانیش لە عێراقیش وەکو ڕۆانشناسیش وەکو هاوڵاتیە هیچ نەزەریەکی تر غەیر ئەز مارکسیزممان بەدەستەوە نییە کە ئەوڵن پێناسەی ڕەوان و ڕەفتاری لۆمپەنیزم و شەرلاتانیزم خۆیان کردیان مارکسیستە سەرەتایەکان مارکس و هاوڕێکانی کردیان ئەمانە ئێستا ئەو کتێوانە ئەو سەرچاوانە بەتایبەت کتێبێت تازەی چابوو بەنای کاپیتال لە قەرنی 21ەمە لە سەدەی 21ەمە دانیشگا گەورەکانی ئوروپا و ئەمریکاش گەڕانەتەوە هەر بۆ نەزەریە کە زمانی وایە نەزانی کۆنە و پەرتوتەوە بە کەڵک نایێت و چونکە لە ڕووسیە شکستی خواردی تر ئێستا گەڕاونەتەوە سەر ئەو سەرچاوە ڕەسەنە ئەوەی کە ئێوە باسیەکەن تەحریم ئەوەی کە ئێوە باستان کرد شەڕی ئێران و عێراق ئەوەی کە باسی گەندەڵی و شتەکەین ئەوانە هەمووی لێ گوشا کورتە بێتەوە ئەوش چینایەتیە مەسەلەی تەبەقاتی اجتماعیە لە تەبەقاتی اجتماعیە تۆ لە تەبەقەی سەرمایەدار لە تەبەقەی سەرۆ کۆمەڵی وجدانی ناڕەحەت و نائاسودەت هەیە ینی کوڕی بەعزێ لە ملیاردێرانە ئەزانن کە دەوڵەمەنی و سەروەت و سامانی ئەمان بە قیمەت و لە پێناوی ئەوە حاصل بووە بەدەست هاتووە کە کۆمەڵی خەڵک خوێنی ڕێشتە کۆمەڵی کرێکار گیانی خۆی لە دەستداوە کۆمەڵی جوتیار وەرشکست بوو نفلاسیان کردە ویژدانێکی ناڕەحەتمان لەولا هەیە بۆ نمونە و فاکتەر اقتصادیە بەوەی ئەوە ئەڵێن وەڵا ئەگەر هەر مناڵێکی بچووک ژووری تەنیای خۆی بێ کەم بەعزێ لە مەسایلی ئەعتیادوش لەوە دەست پێکە ئەعتیادی فەیسبوک و کامپیوتەر ئەعتیادی مەوادی مخدر ئەفسوردگی حتا ئەفسوردگی مناڵەکانیان بڕۆبزان لە چینی سەرمایه‌دار و دەوڵەمەندە لێرەش لەوێش چەنێ لە جیهانی عەرەبە لە جیهانی ئیسلامە لە ئەمریکای جنوبیە لە ئێرانە چەندێ مناڵی ئەفسوردەمان لەناو تەبەقەی دەوڵەمەندیشا هەیە ئەمە تەبەقەی دەوڵەمەند لە تەبەقەی فەقیریشا کە فاکتەرەکانی مەترسی دیارن ینی هەبوونی ڕووناکایی لە گەڕەکەکانە نزیکبوونی ماڵە لە قەساوخانە لە مناڵی و لەگەڵ سەگی دڕندە بەخێوە بن هەندێک لەو خەڵکە نزیکبوونی ماڵەکانیان لە هەندێک گەڕێکی ئێران و هند و ئەمانە لە شوێنی قەتار هاتوچوی قەتار ئەو ژاوەژا و هاڕەهاڕە کە هەر لە مناڵیەوە دێتە گوێت ئەسڵەن فیزیکی ئەو گەڕەکە پەراوێزانە گەڕێکی حاشیەی شار کە مەسەلەن 4 ماڵ 5 ماڵ هەر یەکی 6 مناڵیانەیە بە دەوروبەری جۆشکاریە کۆن حەدادیە کۆن کە شەو ڕۆژ دەنگی ئاسن و مەکاین دێت بە دەوری کارگایەکی شیشەگەریۆن کە ئەو بۆن و بەرامە و ئەو غوبارە وردانەی ئەو شیشە لەو گەڕەکە بڵاوەکە لە ژێر و کەڵکێشی کارخانەیەکی سیمانان ئەو خەڵکە
ئێستا لێرەیش لە کەرکووک بەرامبەر نەوتەکە نزیکی 2000 ماڵیتیایە کە دکتۆرەکانێکی هەر لە ئیسۆژن و مناڵەکانتان سەرەتانەکەی ئێ مناڵێکە ئاوا گەورە بێت چۆن ڕووناکاتە تونند و تیژی چۆن سەتاسییان ڕووناکەنە تونند و تیژی و بێبەزەیەک وە زۆر زوو جەزبی ئەو گروهانە ناون کەسێکە لە پێشکەوت ناومێدە کەسێکە با پێتان بڵم لە ڕوانگەی کۆمەڵناسەوە لە چ گەڕێکی لە دایک بووی ئاستی خوێندەواری دایک و باوکە چەندێکە حقوقی مانگانەیان چەندێکە دەرامەدی ساڵانەیان چەندێکە هەر لە ئیسۆ تاعینێکە کە تۆ لە داهاتووە چ مرۆڤێکە لێ دەردێت زۆر داهێنەر بیت لە بوارێکی سەنعەتی وەرزشی ئەوانەیشە باشترین دەستکەوتی دنیای شبێ ئاخر و عاقبەتت هەر خراوە ئەوە زمان ئێمە لە ئەمریکای جنوبی ئاوینین ینی مەسەلەن لە فلان وەرزشکار مەسەلەن مارادونا لە گەڕێکی زۆر فەقیر و گەورە بوو گەیشت بۆ سەروەت و سامانە ئاخری کەوتە ناو مادەی مخەدر و سڵامەتی کەوتە خەتەر ئابڕۆ حەیە کەوتە خەتەر ینی ئەو پاشخانە هەرتا پیری تۆ چی نەهامەتی و بەدبەختی لەسەر ڕێگەتەوە دەستنیشانێکاوە لەم بوارە بۆیە من یەکەم جارێکەوەها لە بەرچاوی دووربینایی ژمۆمانە هێشتا نەزەریەیەکی اقتصادی و ژێربنایی اقتصاد و هەروەها ڕەوانشناسی اقتصاد و فەلسفەی اقتصادم نەخوێندەکە لە مارکسیسم قوڵتر ئاوری لەم شتانەدا بێتەوە و ئێستش زانکۆکانی دنیا خەریکن ئەگەڕێنەوە بۆی ئەمانە ڕوونن ئاشکران و لە ئاساری لۆمپەنیزم و مەسەلەی شارلاتانیزمۆمانە لە بەرهەمەکانی مارکسیستەکانی 50 ساڵ و 100 ساڵەوە پێشی خۆشمانە تا حەدێ بە فارسی تەرجمە کراوەتەوە حەزەکەم توێژەر نووسەر و توێژەر و میدیاکار و ڕاگەیاندنکاری بەڕێز بگەڕێنەوە سەر و تێکستانەیش هەرچەند ئێمە زمانی خۆمان پشتمان تێکرد زمانی بە شتێکی خراپ و تەکبوعدیمان نەزانی بەڵام ئیستا پێویستە ئابم زانیاری نوێیانەوە بەم گۆڕانکاریانە لەسەر گۆی زەوی ڕوویداوە هەمومان بگەڕێنەوە سەرەوە بوارە ئێوە من یەک نمونەی زیندوتان پێ بڵم ڕەنگە ئێستا باشتر خەڵکیێمان ڕێبگرێ نابین لە ڕۆژێک و کاڵەن جامی جیهانی مۆندیالی فوتبال لە برێزیلە زۆربەی شارەکان تەزاهورات و ئاگردان و خشونەت و ئەمانەیە ئەوە تەبەقەیەکی ئیجتیماعیە کە ئەڵێ چی ئەڵێ بە تەواوی ئیدعایەک و کە بوتانە لە ساڵی 84 وەلانی کەم تایسە ئاماری دەقیقمانەیە لەسەر گۆی زەوی فەقیرتر بوو دەوڵەمەندتر بوو ئەم چینایەتی ئەگەرەوەها قوڵ و قورس بێ ڕواڵەتەکان و ڕووکەشەکانی ناتوانی پێشی بگری ناتوانی کۆنتترۆڵیکەی تاوان و تونند و تیژی و ماف خواردن و گەندەڵی و هەموو ئەوانەی کە باسمان کرد فەسادی اجتماعی فەسادی ئەخلاقی هەموو ئەوانە لە بەرهەمێکی ڕووکەشی ئەم ژێرخانی اقتصادیان کە چینایەتی بێت و کە ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر بێ فەقیریش فەقیرتر لە کۆیان باسانەی لە ماوەی ئەم بەرنمەیە و بەرنمەی ڕابردووداکران بە هەندێک ئاکام دەگەین کە ڕاستەوخۆ ماهیەتی کۆماری ئیسلامی وەک هۆکاری سەرەکی کێشە و لادانە کۆمەڵایەتیەکان پیشان دەدات. دیاردەی شارلاتانی گەندەڵی لە فەزای فەرهەنگیدا داڕماندنی بنەماکانی ئەمنیەتی و ڕەوانی و ژیانی خەڵک بەدیهێنانی زەمینەکانی گەشە بۆ تاکەکانی کۆمەڵگا تەقسیمی نائادڵانەی سەروەت بە داردەستکردنی خەڵکی لادراو لە بایەخە کۆمەڵایەتیەکان بۆ ئامانجی سیاسی هەندانیان لە کاتی پێویستدا بۆ کۆنتترۆڵی شەقام و کۆڵانەکان بەرگرتن بە هاتنە ئارای ڕوانی نەزانستیەکان بۆ چارەسەری نەخۆشینەکانی جەستەی کۆمەڵگا و پەرەپێدانی فەرهەنگی شارلاتانی بە گشتی لە ئێران و کوردستاندا ئەو خاڵانان کە دەبێ باز بکرێن و لە هەمبەریان هوشیار بین. پاش بینینی راپۆرتێک دەگەڕێنەوەلاتە. بەگشتی خەڵکی ئێران چە دەربارەی دیاردەی شارلاتانی و چە بە نیسبەت باقی دیاردە دزێوە کۆمەڵایەتیەکانەوە هیوا بڕاو بووە لە سیستم و دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بە هەمان شێوە دیاردەکانی وەک مادە هۆشبەرەکان و لادانی مێرمنداڵان و پەرەسەندن و باوبوونی دەیان ڕەفتاری سەقەتی دیکەی کۆمەڵایەتی خۆیان بەرهەمی عەمد یان قازانج پەرستی و گوێڕایەڵ نەبوونی ئەو سیستمن. سیاسەتە شکست خواردووە ئابووری و فەرهەنگیەکانی ئەو ڕژیمەش لەلایەکی دیکەوە ڕۆڵی تەواوکەری ئەو کارە ساتانە دەگێڕن. هەڵسوکەوتی سەدە ناوڕاستی یاسادانەران و سیستمەکانی سەر لە نوێبار هێنانەوە و کۆنتترۆڵ دۆخەکە بەرەو خراپتر بوون پاڵدەنێن و لە ئاکامیشدا گەلێک دیاردەی وەها لێ دەکەوێتەوە کە دەبنە خوڕەی ئەمنیەتی شارومەندان و جیا لەوەی داهاتووی منداڵەکانیان دەخەنە مەترسی ئۆقرە و چرکە ساتێکیش ئەمنیەت لە ژیاندا ناهێڵن.
با سرنج بۆ ئەو باسانە تاکە هیوا بۆ خەڵک و شارومەندانی ئێران و کوردستان هوشیاری و بە ئاگابوون و کاری دەستەجەمعی و تێکڕاییە لە بەرامبەر ئەو هەموو کردەوە نەشیاوەی دەستگای حاکمدا. ئێمە بەهەرحاڵ بەڵێ بزوتنەوەی چەپی نوێمان هەیە لە وڵاتگەڵێ وەکو سوێد و سویس و وڵاتی سکاندیناویە ئەمانە کۆمەڵی تەجروبەیان هەیە ینی تۆ ئەبێ گروپگەلی لە معرەزی خەتەرە ئەو گروهانەی کە لە معرەزی خەتەرن بۆ نمونە ئێمە هەر لەو گەڕەکە پەراوێزانەی شاهید لە ناوەڕاستی شارەکانیشا لە تەبەقەی دەوڵەمەندیشا کۆمەڵی مناڵی مەدرسەمان هەیە ئیبتیدایی ڕانمای دەبیرستان کە ئەمانە ئەزانی لەناو ئاشناکانیان نامعتاد هەیە لەناو خانەوادەیانە تەلاق هەیە لەناو خانەوادەیان زیندانی هەیە تاوانبار هەیە ئەمە زیاتر لە معرەزی خەتەرەیە ئەمە کەسێکە کە ژینگەی پڕ لە هێمای تند و تیژی و هێمای سەرکەشی و هێمای لادەری کۆمەڵایەتی انحرافاتی ئیجتیماعی ئەبێ ئەمە فەورەن تۆڕێکی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری بێت کە کاری باشی لەگەڵ بکات ئەمە لە گروهای لە معرەزی خەتەر نوعێکی تری مهاجر و کۆچەر و ئەمانن بۆ نمونە ئێمە ئێستا ئەم کوردی ڕۆژەڵاتی یا فارس کە هاتن لە هەرێمی کوردستان ئیشەکان ئەشێ ئەوانە ڕێکخراوەکان سیستەمی ئیجتیماعی وەزارەتەکان بەرنامەی تایبەتیان هەبێ بۆی بەرنامەی هەم کوردخایەن هەم ناوەند هەم درێژخایەن یا لە ئێران ئەگەر لە ئێران زەمانێ بۆ ئەفغانیەکان مەسەلەن ئەم فکرێک بکرایەتەوە ئەو بەو چاوە سەیریان کردایە لە ئێران کە ئەفغانیەکان هاتن بە دوو چاو سەیریانە کریا یا بۆ مەسەلەی ئەمنیەتی و بە هەرحاڵ سیاسی ئەوانە بوو کە بەکاریان بێرن وەکو ترۆریست و وەکو عمالی خۆیان یا بە چاوێتر یان و زۆر باشامانە نیروی کارێکی هەرزانن 5-6 سەر عایلێ هەڵین بیرێکی پێ هەڵەکەنین باخێکی پێ بەخێوەکەین ساڵی 100,000 بە هەمویان 200,000 بە هەمویان ئەمە قسەی ساڵانی 65 و 64 لە ئێرانە بوو ئەگەر ئەو کاتە بیان زانایە کە ئەمە ئێستا ئەلعانە بینیت کە چ گروهایەکی تەباکار و جەنایەتکار دروست بوو چ فەرهەنگ و کولتورە لە ئێرانە لە ڕێگەی ئەو ئەفغانیانەوە دروست بوو چەنێ لە خودی کورد و فارس و تورک لە ئێرانە لەنا ئەو گروه ئەفغانیانە فێری جەنایەت و ترۆری عەجیب و غەریب بوون و لەگەڵ ئەوان پەروەردە بوون هاتن ئەوان پەروەردەکەن خۆیان تێکەوتن زیاتر وە بەم ئاخرانە وای لێ هاتووە کە ئیسا ئەوانتانە لە ئێمان لۆمە ئێماکان ئەڵێت تند و تیژن خراپن ئێمامانوێت چاک بین ئەوان ناهێڵن ئەبێ ئەوڵەن خەساری ئەمانە زۆر زۆر گەورەیە و خەسارەکان لەسەر لە تەک پەرەسەندنی خۆکوژی تەلاق ئەعتیاد و بەگشتی بزهکاری تاوانکاری لەگەڵ ئەوانە یەکەگرێتەوە ئەبووە هەموو ئەمانە ڕەچاو کرێن و پلانی تایبەتیان هەبێ هەر وەزارەتی هەر ڕێکخراوێەوە بە تایبەت یەکەم هەنگاو ئەشێتەوە ئەگەر ڕاستکەی ئەبێ هەر لە ئیمڕۆوە نەسبینێ هەر لە ئەمڕۆ ئەبێ گروهای دەرمعرەزی خەتەر ئەو گروپانەی مەترسی ڕاستەوخۆیان لەسرە لە هەفتێ دو هەفتەی ترەوە گروپانەی کە ناڕاستەوخۆ مەترسیان لەسرە ئەبێ بڵێ ئەوە پلانی کوردخایەنمەوە ناوەندمەوە درێژخایەنمەوە ئەوەیش سەرمایە و بودجێکە کە بۆ ئەو شتە تەرخانیەکەم و هەروەها بە پێچەوانەی سیاسەتەکانی کە ئێستا وەزارەتی علوم و حکوومەتی ڕسمی ئێران هەیەی بەهێزکردنی ئەم علومی ئینسانیە بوژاننەوەی بەوە ئیکتفانەکەین کە فلان نەزەریە کۆن بوو ئیتر فڕێدێن فلان نەزەریە شکستی خواری تر فڕێدێن بزانین شتی بە قووەتی چی تێدا بووە کامانەی بەکاری ئێستا دێ کامانەی خەریکە لە ئەوروپا و ئەمریکا دووبارە بڵێ ساسێنێتەوە و لە ژێر خۆڵەمێشەوە خەریکە ئاگر و تینەکەی هێشتا ئەوروپا و ئەمریکا هەژێنێت ڕەچاوکردنی ئەو جەریانە علمیانەی زۆر زۆر مهمە. بینەرانی بەڕێز گەیشتینە کۆتایی ئەم دیدارەشمانیەوە دەتوان لە ڕێگاکانی ئینتەرنەتی کە لەسەر شاشەوە دەیبینن پەیوەندیمان پێوە بگرن و هەواڵ راپۆرت وێنە و ڤیددیۆکانتانمان بۆ بنێرن تا بە گەیشتنەوەیەکی دیکە ماڵەوە. خۆشەویستان بەم شێوە گەیشتنە کۆتایی ئەم دیدارەشمان هەر لێرەوە پێتان ڕادەگەینم کە بەرنامەی داهاتوومان تەرخان کردووە بە کێشە و گرفتەکانی چەند ناوچەیەکی کوردستانی ڕۆژهەڵات ئێوەش دەتوانن بە ناردنی هەواڵ و ڤیددیۆ و راپۆرت یارمەتی در بن بۆ دەوڵەمەندترکردنی بەرنامەکەمان تا دیداری داهاتوو هەر شاد بن.